لە لەندەنەوە دکتۆر عەبدولقادر حوسەری ئابووریناس لەگەڵمان ئامادەیە. زۆر بەخێر هاتن دکتۆر. ئەمێ بزانم داهاتووی ئابووری سووریا چۆنە بینن و پێتان وایە سەقامگیری بەخۆی بینێت یان دۆخی سیاسی ڕێگر ئەبێت؟ مساء الخير. ئێوارەتان باش، سڵاو لە بینەرانی بەڕێزمان. لە ڕاستیدا ئابووری سووریا دواڕۆژێکی گەشی هەیە لەم حاڵەتێکە، بەڵام ڕادەی باشبوونی ئەو ئابووریە پشت دەبەستێ بە چەند ڕەگەزێک. ڕەگەزی یەکەم بریتیە لە هەڵگرتنی سزاکان لەسەر سووریا، دووەم بریتیە لە کاری سیاسی یاخود هۆکاری سیاسی، خاڵی سێم بریتیە لە توانای حکوومەتی سووری بۆ دانانی پلانی ئابووری کە لە توانایدا بێت هەموو کەرتە جیاوازەکانی ئابووری سووریا چالاک بکاتەوە، کەواتە ئەمە کۆمەڵە هۆکارێکی سیاسی ئابووری تەنانەت کۆمەڵایەتیشن کە ڕۆڵ دەگێڕن. لە ئێستادا هەڵگرتنی سزاکان بە شێوەیەکی تەواوەتی جێبەجێ نەکراوە، هەروەها سزاکان سوکراون کەمێک و ئەم جۆرە سوکردنەش پەیوەستە بە ماوەیەکی زەمەنی دیاریکراوەوە. بە دڵنیاییەوە هەر پەرەسەندنێکی ئەرێنی کە ئێمە ئاواتی بۆ دەخوازین لە ئابووری سووریادا و بەدیهێنانی هەر تێکڕایەکی گەشە سندنی ئابووری بەرز کە ئێمە ئاواتی بۆ دەخوازین، ئەویش بە ئەمەشەوە گرێدراوە بە هەڵگرتنی سزاکان لەسەر سووریا و هەروەها گەڕانەوەی یەکپارچەیی بۆ تەواوی سووریا بەتایبەت ناوچەی ڕۆژهەڵاتی سووریا کە نەوتی تایە، لۆکەی تایە، دانەوێڵەی تێدایە. ئەمانە هەموو کۆمەڵە هۆکارێکن کە پێشبینیەکانی ئێمە سنووردار دەکەن بۆ ئابووری سووریا لە داهاتوودا. بەگشتی ئابووری سووریا بۆ دواڕۆژێکی گەشتی هەیە، بەڵام ڕادەی بەدیهاتنی چونکە ئابووری سووریا پەیوەستە گرێدراوە بە چۆنێتی چارەسەرکردنی ئەو کێشە و ئەو لەمپەرانە. پێم وابێت حکوومەتی ئێستا کار دەکات بۆ زاڵبوون بەسەر ئەو لەمپەرانەدا لە ڕووی سزاکانەوە، دیالۆگکردن لەگەڵ لایەنە سیاسیە جیاوازەکاندا بۆ پارێزنێک پارچەی خاکی سووریا و هەروەها وەرگرتنەوەی کەرتی نەوت بۆەوەی کە بەشداری بکات لە بەرزکردنەوەی داهاتی ناوخۆی سووریدا. باشە دکتۆر، من پرسیارەکەم دووبارە ئاکەمەوە. پێتان وایە کە ئەو سزا ئابووریانەکە لەسەر سووریا هەیە هەڵبگیرێت؟ پێم وابێت ئەو سزایانە کەمێک سوک دەکرێن. لە ئێستادا جموجۆڵێکی سیاسی لە ئارادا هەیە لەلایەن حکوومەتی کاتی سووریاوە وە کۆمەڵگەی مەدەنیت هەیە و وڵاتەکانی چەند وڵاتێکیشان کە لە بەرژەوەندیاندا کە حکوومەتی ئێستای سووریا سەرکەوتوو بێت لە بەڕێوەبردننی وڵاتدا بۆ ئەوەی بتوانێت پێشوازی بکاتەوە لە پەنابەرانی سووریا و ئەو فشارێکە لەسەر وڵاتانی دراوسێ هەن کەمێک سوک ببێت، وەکو ئوردون، لوبنان، میسر و هەروەها عێراق، تورکیا. چونکە ئەمڕۆ پێویستیەکی نێودەوڵەتی هەیە و ئارەزوویەکەیە، تەنیا ویست و ئارەزوو نییە، بەڵکو وڵاتانی هەموو جیهانە لە هەموو وڵاتانی جیهان لێسا دەکە پەنابەری سووریان لایە پێیان باشە سووریا سەقامگیر بێت و ئیدارەی ئێستای سووریا سەرکەوتوو بێت لە بەدیهێنانی ئەو سەقامگیری و پێشوازیکردنەوە وەرگرتنەوەی پەنابەرەکان. ئەمەش پەیوەندی هەیە بە هەڵگرتنی سزا ئابووریەکانەوە بۆ ئەوەی کە لە توانای ئەوەدا هەبێتم حواڵە بکرێت و بۆ ئەوەی کەیس نەبێ کەرتی کارەبا بەرەو پێش بچێت. هیچ بەرەو پێچوونێکی ئابووری بەدینە دەبێ باشکردنی کەرتی کارەبا. بەڵێ دکتۆر، باستان لەوە کرد کە گەشتبینن بە داهاتووی ئابووری سووریا. با هەندێک بابەتەکە بەرین ینی بچووکی بکەینەوە بیبین بەرە و لای لیرەی سووری. پێتان وایە بەهای لیرە بەرامبەر بە دۆلار بەرز ببێتەوە بە تایبەتی دوایەوەی بانکی ناوەندی سووریا هەوڵێکی زۆری داوە بۆ ئەمە، بەسە بۆ نمونە کە لیرەی سووریای لە ڕووسیاوە هاوردە کردووە. پێتان وایە کە بەرز ببێتەوە بەهای لیرە بەرامبەر بە دۆلار؟
نابێ لە بیرمان بچێت کە لە ماوەی دووسێ مانگی ڕابردوودا ئەو نرخەی یان ئەو بەهای کە هەبوو بەهایەکی ناڕاست بوو، چونکە ئەمە قۆناغێکی کاتیە، چونکە ئێمە لە کاشدا کەم و کوڕیمان هەیە، ئەمەش بەهۆی ئەو میراتیە کە ڕژێمی پێشوو بۆی بەجێ هێشت بێن کە بارودۆخێکی کارەسەتبار بوو لە سیاسەتی نەختینە و ئەو سیاسەتەی کە بانکی مرکزی پێڕەوی دەکرد جگە لەوەش هەناردەکردن ڕاوەستا بوو بەهۆی ئەم قۆناغە کاتیە کە هەناردەکردن هاوردەکردن ببورن نەما بوو، هاوردەکردن وەستا بوو و ئەمانە کۆمەڵە هۆکارێکن و هەروە خەرجنەکردنی موچەی فەرمانبەران بەهۆی پرۆسەی دروستکردنی حکوومەتی کاتی بوو وام ئیدارە نوێیە نزیکەی 400,000 فەرمانبەری هەیە کە هەمان تۆمار کراون لە لیستی موچەکاندا بەبێ ئەوەی کارێکی ڕاستەقینەیان هەبێت یاخ ئەمە بجۆرێکە لە بێکاری ماسک کراوە. بۆیە دەڵێم گەشتبینی من بۆ باشبوونی ئابووری سووریا چەند هۆکارێکە. یەکەم سوپای پێشووتری سووریا نزیکەی لە 1970 بودجەی سووریای خەرج دەکرد، بەڵام ئێستا سوپای ڕابردوو کۆتایی هاتووە سوپایەکی نوێ دروست دەکرێت و باوەڕ وایە ئەم سوپایەی نوێ کە دروست دەکرێت سوپایەکە کە خۆی بڕێوە دەبێت. بەڵێ دکتۆر باسی ڕێکارەکانی بانکی ناوەندیمان کرد. هەڵسەنگاندنی جەنابتان چییە بۆ گۆڕانکاریەکانی کە بانکی ناوەندی ئەیکات لە بەهای لیرە بەرامبەر بە دۆلار وەگەزانین هەر لە مانگی 11ەوە هەتا ئێستا 6 جار گۆڕانکاری لەو بەهایە کردووە، ئێوە تێڕوانینتان چییە بۆ ئەوە؟ لێسادا بانکی ناوەندی هەوڵ دەدات بانکی ناوەندی هەوڵ دەدات کاش دابین بکات بە لیرەی سووری، لە هەمان کاتێشدا ڕاگررتنی موچەی فەرمانبەران کە ڕوویدا و لە ئێستادا فەرمانبەران دووبارە دەستەکەنەوە بە خەرجکردنی موچەی فەرمانبەران بۆی کە لیستی موچە ئامادە بکەن ڕەوانەی وەزارەتی دارایی بکەن، کەواتە ئەمانە کۆمەڵە ڕۆیشتوێنێکن کەواتەکانە کاشی لیرەی سووری بەردەست بێت و ئەمەش وا دەکات کە بۆشایی کەم بێتەوە لە نێوان بەهای ڕسمی لیرەی سووری و بەهای لیرە لە ناو بازاری ڕاشدا کە نزیکای 10,800 لیرەیە بەرامبەر 100 دۆلارە، واتە جموجۆڵێکەیە واتە ئەو جموجۆڵێک کە پەیوەندی بە بەهای لیرەوە هەیە پەیوەندی هەیە بە سەقامگیری داراییەوە واروە سەقامگیری نەختینە و گەڕانەوەی بانکەکان بۆ ئەوەی کە بتوانن ڕۆڵی خۆیان بگێڕنە. بەو ڕێوەی شوێنانە کە بانکی ناوەندی کاریان لەسەر دەکات لەگەڵ چارەسەرکردنی کۆمەڵە شتێکی تر و کێشەیەکی لەگەڵ ئەو وڵاتانەدا کە لیرەی سووریان چاپ دەکرد کەەوە کاری لەسەر دەکرێت، لەگەڵ ئەوەشدا کۆتایی هێنان بە قۆناغی یەکەمی پرۆسەی مامەڵک عذرا للمقاطعة دکتۆر با لە لیرەوە بچمە پرسیارێک سەبارەت بە کەرتینە و دەگەر زۆر بە کورتی وەڵاممان بنەوە، پێتان وایە کەرتینەوتی سووریا لە ڕووی بەرهەمهێنان و هەناردەشەوە بگەڕێتەوە بۆ ئەو دۆخەی جاران و دۆخی پێش جەنگ زۆر بە کورتی؟ بژانەوەی کەرتی نەوتی سووریا پەیوەندی هەیە باڵگرتنی سزاکان و گەڕانەوەی پەیوەندیەکان بۆ دۆخی ئاسایی خۆیان لە نێوان سووریا وڵاتەکانی تردا. ئەو کات کەرتی نەوت دەتوانێت ڕۆڵی خۆی بگێڕێت لە پرۆسەی هاوردەکردن و هەروەها دەوڵەمەکردنی بانکە سووریەکان و چکە لە ئێستادا بانکە سووریەکان کێشەیەکیان هەیە کە سەرمایەکی کەمیان هەیە و ناتوانن ڕۆڵی پێویستی خۆیان بگێڕن لە دووبارە ئاوادانکردنەوەی سووریا، واتە ئەمە ڕۆڵێکە پەیوەندی هەیە باڵگرتنی سزاکان بە شێوەیەکی سەرەکی. ئەگەر ئەو سزایانە هەڵ نەگیرن ئەوە هیوا و ئاواتەکان سنووردار دەبن بۆ ئەو شتەی کە دەکرێت کاری لەسەر بکرێت بۆ
زاڵبوون بەسەر سزاکاندا بەبێ هەڵگرتنی سزاکان ناکرێت پێشببینی ئەوە بکەین کە کەرتی ئابووری سووری بە تەواوەتی چالاک بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس دکتۆر عەبدولقادر حوسەری ئابووری ناز لە لەندەنەوە کە لە هەواڵە ئابوووریەکانی کورسات نیوز لەگەڵمان ئامادە بوون.